دما پنگاوین من گهشتین مملکت تا روزا وجینا اوین بو دناف دلیت ده زلال دا. او جوانی و پاقزیات ناخیت داشیم بوی بو کوچکا ویانکا به پایان ویانا که سرانجام وی آواگرنا بنیاد ولات من بو. کلتور و بنیاد ما امانت دار کرینه لجر هر اسمانکی و دگل هر گوهرینکا سردمی دا ویان سر مشق و ریبر جیانا مبید پیخمت آخا کردستانه. دبیجید عالمین ام وید زانین جسم او ام روح و جانین قد جهف باطن خویانین گرچه ظاهر او جدایه. دیروکا ولات من پراجه چیروکن قربانی دانه جا انفال و کیمیا بارانه بگیره حتی سنگرین بر خدانه چه مال نینه چیروکه که ناخ هجین جا جداهی دو اوین داران پیخمت آخا کردستان تیدانه بید. تبیجید چوم زیارت به او دستی لی نهشت اول بقستی دا بسوجت روح و هستی عاشقان صوتن جزایه. وقتی کم چه اولیره از چما کلیه قانون ایدی من هم کلیت خیند من شغلش کرد بخو وقتی پاشین مثلا شهید شهاب و دا کامن وان از هان دام گوتی دبی مکتب اکل منطقی چه کن مثلا منش جبراده را راسته بید مشغول کردیه من اویش هان دانرم من گوتی دبید ام بکر چین مکتب اکی چه یعنی بخاطر چه بخاطر بخلکه او خلکینه خر اون نوید شهیدانه نوید انفالانه دادی ازید جنگیم پیش مرگ کی چلنگیم و دادی ازید جنگیم پیش مرگ کی چلنگیم و چکیمی گرانه دیلان دنگی طوفانه و چکیمی گرانه دیلان دنگی مهابات 45 با پیرمنلویر شهید بوی ملا برایم گما مکی من 83 انفال بوی آخر شهید مش ایدی شهاب 24/3/2026 شهید بون سپیلکی اوش حلق ودی با پیریته
يدركات بابي دركات أويش أنفال بابي تش أنفال بيش زين؟ برجع فوق هذا شيء منه. يعني خرج شيء خرج أنفال وشيء قربانی دان بو ما نشانه شرفیه یعنی کرامته شانازیه که هم بینه قربانی بو ولاته یعنی بو ولاته که هم بینه قربانی بو عائله ما بتایبت یه فخریه شهاب 2 سال ما بو تقاعد بید یعنی همه جد گفتم یعنی از دی کم نفر بم عائله خدا از دی کم نفر بم عائله خدا از تقاعد بم شهید نبو یعنی تشجع عجز ببو بس ایدی اویش بو شهید جشانازیشه شهید بو نامه قربانی دانامه بو ولاته جشانازیه چون من آمانجا که هی که او جیلینو که بگت آزادیه که سربرزیه که یعنی بگت آمانجا خوب خوشی بجین من کیف جانتت واقع من کیف جانتت بس هم خود که این قربانی دا خلقی که دی خوشتر بشید دخو من جان بید شي تويكم ليه سان قلتم شكراكم لنقرا سلمان مرت خبري عن دابيم ليه مرتو بس من داركاني لقرانا بو دابر رابط جنو من داري لقرانا بو قلتم باشكا ايه من داري شي ديتوا شي نبيتوا باو تويلا يبتسنم شين بيتوا تويكش من حوشي خون سان قلتم باوش باشكا تاقي كان بينو باش إير خانو كما الإير ماراتم بخي وكذ مرم بخي وكذ ميقل مرم بخي وكذ شو روجم بونبو أما دم راكت دلم بدنيا خوش بو وما زاني كز مالي نيو كريني من ندي هاي أخويا أشكرم هوارة أخويا يا ربي أخويا لا تبزياد بي وصلنا هاتبو دور مانجيرا ساعات باخد اوها لخمانجي بينزابو ساعات لسيوني بياني دور مانجيران دزريجي بيكيسي وقناسي عن كده ناو قميشة كانوا تي عن كديش الاخوار مو بريندار بو قليلة قاسي كود اشي حصوبو سيوني يوارا قاقلي عن سرخز مريان سرخز مخلوقيان سرخز باريان لكركت سريان خز قيت نزد سرقي تق اوجن من داري فريدا دو انزبا تريچ قرداري چ بيبو امن دهبو دارك السوربو دسي احمدم اوها قرتبو دسي سمدم اوها قرتبو بودا سميادا پلمار مدا بودا سميادا پلماري انمدا لخو ما ابو بشاونيا بانگ مكان احمد السمد راپرم هزنی کردستان امنده خوش بو لپیشا پیشمرگی تیابم امنده خوش بوم توپکی لیمانه دا تیارکی لیمانه دا جو من لینه بو ما یما کردین قیسیه که کرد باقی وقی حالی بوی اما ایستا چینه لدوای انفال هاکا ایچه تستیچی لی بیوختشید
بەیانی کە تەمان هەڵەسم من زۆر ناڕەحەتم ژیانم زۆر ناڕەحەتە سیەکانم تەواو بێتاقەتم ئەبێ کە هەڵسام پێشەوەکە حەبوو شتەکان بەکار بێنم حەبم هەیە هێنی سیەکانم هەیە هێنی زەختم هەیە پمپم هەیە بۆ سیەکانم بۆ ئۆکسجینی سیەکانم ئەبێ پمپەکە بەکار بێنم سەربەیانی ئەوا دەوری چارەک بۆ حەوت بوو حەوتی بەیانی تارات قەسپی کردین لە سازان دیکە قەسپی کردین لەوێ من تا دەوری بەخواد نیوەڕۆ ماینەوە لەبەرەوە هەر تارەکان هات قەسپێکە سیارە ئێران هات خەڵکیان بارە کرد دوو مناڵم خستە ناو سیارەکە و تیارە قەسپیە کرد من ڕامە کردو مناڵەکان داگرتەوە ئەوانەی وەکوین ڕایانە کردو بۆ ژێر بەردوشت خۆیانە شاردەوە تا نیوەڕۆ ماینن دوای نیوەڕۆیمە بردیان بۆ ئاوە ڕۆشتێ ناو پاسێکی پۆڵەنی بچکۆلە کابرای گاوتی ئاغا بەچە بەجیا و پیا و بەچیا بۆ بیمارستان ئەوە هێتی کوڕەکەی برد منی ئەقڵ منە بڵێم بۆ کوێیە بەی کاکەەوە کوڕی منە حەیج من و ئەوی تیابوو ئەیت لە ئەسخەچخانەکان هاچی گەڕین بەم لا بەولا هیچمان نەدۆزیەوە ڕۆشتین بۆ خستخانەی بە هەشش دۆرە ئەوەی بڵێن بۆ شۆداکە ئەم ڕسمیشتانیان پیشان دام ئەمە بڵێن خێزانەکەم وتیان ئەمە لە تاران ناشتومانە لە باشتە زۆرە وتیان ئەمەشیانە پیشان دام ئەمەش خوشکەکەمە خوشکی گەورەم بوو ئەمیشمان هەر بردووە بۆ باشتە زۆرە لەوێ ناشتومانە ئەمانە شەید بوون ئەو ژیانە کە منی بووە مەگەر خواگیان بەستە حەملی بۆ من داوەگینا تۆ 19 کەست بڕوە یانە ئەبێت لە چ ژیانێکە لە چ وەزایەکە بیت 38 ساڵە من چاوەڕوانێ و کوڕەکەم کە ئەو کوڕە بێتەوە هەم مناڵێکی ئەڵێن یەتۆ کیمیاویەکەم بەرکەوتووە تەواو نیم یەم بۆ باخ ئەم باخەمان چاک کردووە و هەر لەبەرەوەی کە بۆ ژیانی خۆم و بۆ لەبەرەوەی کە مرتاح بم وەختی خۆی بڵێن کە کیمیاوەکەی وەشانوە دژمن ئێمەی بەبینی سێو هەڵخەڵەتان و بە سێو ئێمەی کوشتووە ئێمە سێو پەروەردەکەین لەبەرەوە سێو ژیانی ئێمە و بۆ جوانی و بۆ خواردن و بۆ هەموو شتێکە ئێمە پەروەردەیەکەین و ئێمە بەکاریێنین بۆ هەموو ڕەفت شتێکی جوان بەڵام ئەوان بەکاریانێنا بۆ دژمنایەتی و بۆ کوشتنی ئێمە 2014 ئەمن بریندار بووم لە 84 بووم پێشمەرگە کچکە بووم هەم زۆر کچکە بوو تفەنگم پێ دەست نادەرای ئەوە زار تفەنگ پێ دەست ناگانی سارونی وەچی بەس ئەمن شێولێنان و چالێنانم دەگە کوڕە خارەکە ئازە بووینە پێشمەکە هیوەنە من تفەنگی هەرگیری تەلەفۆنیان کە گوتیان وەرنەوە هەجوم دەستی پێ کرد داعشاتن سێ پێشمەرگە حایدی من بوون وڵا دەنگە هاوانی هات زا ئەم بخۆ لە هاوانی شارەزا بووم ئەگە لە نێزیک بدەان لە دوور بدا وڵاوەشی هات دەنجی هات نەوی هات ئەم ویستم خۆ لە حالی دەم لەکنە من تاقیەوە لە پشتە بن تقریبا نظام 4 متر بۆ نظامنا 5 متر بوو لە من دوور بوو ئەم نەوەم زانی بە سوێرم کە تێ وشی لاقم لەرزی کاتم گوتم ڕەنگە ئەم لە فکری خۆم گوتم لە بە ئێرە کەتیمە نەمزانی وە پشتم کەتیە فقاراتی بڕیبە بۆ خۆم کوڕی خۆم برد ڕێبازە شێخ عەبدولسەلام بازانی ڕێبازە مەلا مستەفا ڕێبازە سەرۆشیە زە ئەوانی لە ئەو سەرۆشی پەیدا بن دەبی ئەویش زێ بابێ خۆ بگرن و ئەمەش دەبی ئەولادی بەش زێ بابێ خۆ بگرن و لەسەر ئێ ڕێبازێ ڕێبازەکە مەسلێکە هەر لۆ شخصی نییە لۆ مەسەلەن برێ بەس لۆ حیزبیە ئام بەس لۆ شخصیاتی ئەوە لە دوو
ملەتەشیە گەڕێن لە دووڕێ بازا ملەتەشیدا ئەو زەردی ئەو لاس پێکەن ئەو زەردی ڕاستێکی دوو گرێکەوە نەدوو خەڵک شنوێمە چەند ساڵە لە شنوێ بووین ئەمن بوومە خێزانەم زەفەری ئەنجی چەند ساڵش بوو پاشەنجی لە شنوێ بووین هاتنەوە ئیدیم دەگەوە هاتمەوە ئەمن هەنجی چار منداڵمە بکاتمەوە کەیوانم نەبوو بنجی بەدە چی هاتمەوە کەیوانی لە لەدایک بووە بۆ پێشمەرگە و هەبەرە بەبەرە 3 ساڵ بۆ بوویتە پێشمەرگە هەستانەمە ژیانشی بۆ خۆ دروست کرد و خواش ئەوەندەی دایە قسمەتێوی شەر ئەوەندە بوو برا ئەو بۆ لەو خاچێ سەو خاکوەتە نەخۆشەید بوو بێ گوناح و بێ غەرەز و بیرانینا کارەسات و قوربانیên Kurdistanê tenê vekirina ropelên rabردûnî ne balkû xandina dîroka xoragirî û îradeya polayna gelekî aştîxwaz e li hember eqliyeteka tundra û zordar. Nîştîman tenê sinûrekê cugirafî niye balkû regê wê resenayetî û kerameta mirovî daye. Resenatiya rastaqînet qurbanîdanê daye bû nasname û reg û rîşalan nebû bercewendiyên bertesek ku ji heqîqeta mirovatiyê dûr e. Mirov bû zivirîna bû şikûya xwe divêt pişt bi nasnameya nîştîmanî û siruşt û binyatê xwe bibestît. Dibêjit min ev mîsal lew bû te best zoran bi zulfan dil vibest herçî te dît suretperest durê yetîm bê feyde ye.